أرى بقرآن قسم جانية حيب مستي ساود بكوسي هدي جانية نمبرد وغنا ياود ومن شتي توم جانية سوتم لا تاود هاي خزيلة وخيانم دوزماني زوزانم أو شبط زيدايك كان خوبك ومهمانم أو رنقد بوزردا هاي مالي ويرانم تاو لبي تاو وريرة ربي مالك خير أنا بيري والله قندا ماشي شوية دبر بابت مريض قال ورا زيا قال ورا جيا انا ولا خوش خوف كم مالي لي ولا تقريبا قال ورا زيا شنو هم لا قال ورا جي هربت هاي قال ورا جي ولا فاضل ما له طازة مال دبي ولا والله هي بيم خوشة ما شاء الله هواء فين فيه خوش ويستان براسيد في بليم شازقار فينك وانك مبردين يعني وانا بقندا انا بخوي ايوه واشون قندا باشا قلب راسي بس بني وبانقا مي وجهات وشتيوا ولا بمشتي بتري دري بجوزي دري با حناري دري بها هاي جابوا تمرم ايه ولا والله بيم خوشة باشا قندا بلا شنو مش بانقم دكدي ولا شو بجارنا بوي ولا ما اعرف ولا ما اعرف بقرنا كده ايهي دي باشا قندا بلا بيشو من دلن وانك قاواني ولا قاوان ايه قندا بلا مثلا قاواني سنسراني ولا ينوض نوزدان انا ولا ايه دوي بقرا بعد مشام شو جا قندا بالد بفرسم بلا جيا راوتي زاري بلا أريبو أخواتنا مين بيه؟ اي شوي درج اوليه أخوات انا بخوي دلنا أوا بدي قلت لي هذا باشتي وهاي اي شو كل درجه يكا وابرا أنا بخوي. نحمتها انتو والله يمكن خوش قندا بلا لما الله هذا قال شيء ولا على قضاي بابا وابرا انا ولا هرتو كاسب كري يعني كذي شدي كشنا كل باب براك انا إيه انا ولا فيم خوشة قندا بلا وانيك سريبة شنديا قواني بجواز يعني جواز ده هزار تنسرا نوض نوز ده سرا قندا انا ولا أقل قوان بي بخواي قراني دخوش دزاني بخوي يقول انا بان أدي حيدان بخوي انا أدي قندا تبوشي قبل روجي كيوانا بي جاي واي وعمك شو والله بيم خوشة خوش ويسان عزيزان خوش حالم أو جلش هاتمو خزمتان لبرنامجي جديد برنامجي جاني جاران أويش رومان دا قوند زوانكي سونية كدوا إديرا كوستانا بسربا سونية بيدلن قلب ورس قلب ورس شويني كيفينكو شويني شي آراما هتاولي آوي سازگاري ليا كانياوي جواني ليا پێم خۆش بوو گەڵوەڕەزێش بەسەرکەمەوە دیارە خزمانیش لێرە زیاتر بە کاری کوشتتوکاڵیەوە خەریکن زیاتر بە تەماتێ بە هاروێی ئیدی کوونەپێستیشی لێ دیارە برادەرە لەوێ نەبوو تەماشا کوونەپێستی کەین کوونەپێستی چکە لە خوارێ تەماشای دەکەین بزانین ئایا ئەو پەنیرە تا چەند خۆڕادەگری لەو ساردایە مەسەلەن بزانین ساردا دەرەجەی چەندە ونێ بۆ قەندا ئارێ وەڵا جا پێم خۆش بوو خزمان بەسەرکەمەوە دیارە لەسەر خواستیوان ئێمە هاتوینە گەڵوەڕەزێ و سونێ خزمان بەسەر دەکەن و پێم خۆشە ڕەگەڵنکەون باشە گیان جاراوە سێ ماونە قەندا گوێ ڕاگرە لە من ئێستا دەچینە ماڵەوانێکی کاران دەچنن دەچینێ بەسەر دەکەین و باشە ئەوڕۆم دەگەڵ دەبی ئینشاءالله باشە ئینشاءالله حەچی پێم گوتێت تو دەبڵێ ئەم دەڵێ چی دەڵێ چی ئێدە باشە باش وەرە ڕەگەڵم کە وەرە دەڵام قەندا باشتەکە پێ بلێم ئان ماڵان بەشەر دەکەینەوە ئینشاءالله ئەمن دەمەوێت ژیانی جاران بێنمەوە ئێستا مەشەلەن قەدیم ژیان چۆن بووە دەمەوێت وەکو ئێستا مەشەلەن پەرەی پێ بدەین وونە بۆ قەندا دەڵێم تا چەند خزمەتی خۆشت لێرە بەخوا خزماتێکی کەم بوو کەم بووە باشە دەبوو کەم بوو باشە دێخو نابێت دەخۆمە حەشایگیرین دەبێت خزماتی ئینوا کەو بێت بەخۆرا دەکەی بە خزماتی ئێستا کەم بوو لەبەری ئەیمون بە لێ و لەبەری خەتی کەم بووە لاقەت وەرنەگەڕێ قەندا غەمێ نەخۆ
خندا ولا تفيدي تباكي ولا أول شيء وزلامة ولا وفيسة وبراستا على ولادك البقون نقول برومو سرسري دانك راو ندبي سود الله سي نستوب خبر مينا نانجري ولا باي ولاد تقري دور بزعما شلون دور تبرو بيشي ولا ما تفهم ولا ها نعلم نعتها من اللي ربي باشا بيت حي منيا دي باشا ما برادرنين برادر باشا بميوان شاي شابا شي دا ترسين اسمع من انتو دا ترسين ولا كوا خندا يا ولا كرة سلاوي يدي باشا تولي تقول بيت ناوري ولا في دوري ادي بودنا نقول ها لا فينا هشي هي هوت هاتي هي بتوا هي دبارا بينيم فرشتو انا وانت زاني بخيلتهم تحب زعمني لا تسب ها هاي ها امشي بس ورا أنا شوقي زي الركزاني هداي لا أجينو هيزي لك من باب بشيد أبوي برام هاي خزيلة وخيانم دزمني زوزانم أو شبط زيداي ككت خوبك ومهمانم أو رنقت بوزردا هاي مالي غيراني خندا ورا وريكم سلام عليكم شوني تاشي بيمزرتي نام ناس يوا شوني تاشي احوالك شونه باشي سلامتي دتنشي تبي تنشي لي لا تكم جيري جيب انا خير صار بقربانك نبي ناسوتي اي روب ذاتي خوي هاوريك يا بابا خندا ورا هرولا فيه شو بوي اخذ لا سري هذا نوقف شو تابع لا سري هذا لا فتي لا ورا لا سري هذا وربي سري دق لا فتي لا كاكا لا ورا لا سري هذا وقشتك يا شوير بولين ناوا اي هوا دابا بمولاه وعزت شونا والله لحظة زيادة يا ماما معوها تلفون دكا اي هوا ما محاولة جوابي نادم وزاري ما باشي وكنا سودي تخوات سوني هاتوا لسبب دقيداني شزاري ولا حالو جزران شونا بسورة بولا سورة تخوات سوني سلامة بيام زارت يوا شد لينا وا والله برنج وطماطم لنا برنج وطماطم والله قوشتي دقلنا بيخوش ان شاء الله قوشت لنا ناوا والله اللي من ناوا بروله خوش بلنا باشا والله زاد تعزت سليني نا والله فديانا كيف نبو حالك شونا والله لحظة بيام زيادة زارت بي خاف شونا خاف سلامة بي ادي وقت والله سلامة خاف اي هوات هروك خارة اللي ما ذكرنا تمشي وكبانا سوتي هو ميوانة والله هربو خو ما قام ميوان بقى قبل ما تشكل التياب قدينا كان دي وشي أجواني ميوان والله ها كروك تملي ذكرنا كروكس دي ده كانوا شاف كروكس ده قال معنا هو يستوي بقدر والله كم بدا الصناعة اي ها دكتور سيفرم هنا اي لقات لي نفسيني هو كان ما برنجت لنا والله بنت باعي خبرات داخل تاني خوش ده ها ونبو طبعا ودا او ركي زوره او سرد لقرين هذا عمري هندنيا هذا هو كيف جيري انا حسني عازوت حسني عازي وثمانين شلون هذا دور باب شنو ولا راح سوتام لي ورا والله ورينا دادني شنكو والله انا عارف خرابي ايه ارجع وانا بابا ورا بخواي ديك من دادني خلنا ورا ولا بخواي وانا عيب الشري حالت شونا عمري ما الدواء والله هذا زياده دورا كيف خلنا غادي غاتو عادي اوري بدي هذا بو شنو دقاوي دقاواني اصاب دي ناسي هو عندي لا ناسي هو بريتيا ومزاني فير ويكون زماني ناسي تو والله تاخذ فير جبور تراب وكنزل
ئەدێ باشە ئەگە پیرێ و باهومارەکەم دەکرد ئای باش باشە وەستانانیش لێرن ناوەڵڵا دستانە چینە قەڵازی دەستنەوە قەڵازێ ئەوە زیاتر چی میوەکی دەفرۆشن زیاتر هەر خێرە خاران دەفرۆشن ئەوە شافرینە خۆ ئەو بۆ فرۆشنش نابنەوە ئەگە پێ بن بەرەڵالەوە پێیوەن ئەدێ ئەو ساڵ چۆنە لێرە باش نییە خراب بۆ زیاتر ئەو ساڵ وڵای زایرە چمی وای لینی هەتا هەندی بۆ هەنجیران بنێ باش نییە خراب و خەرانی ئەوە چۆن ئەوڕۆ میوانت نهاتن جومعەیە وڵای دۆ دیار نینەوە هۆنیەوە میوانن واللهی ڕاست دەکەیت ڕەبی خوات دێتێک نەداهات سەردانی کشکەین دەچین خارانی دەست میزانین خارەکەی چۆنە نەو ساڵ خار چۆنە دەردیان وێ نەکەوتووە وڵا باشم باش والله ئەدێ قسۆڵەکە لە بۆ لێ شێتی ناکە دەورەمێندی خاوێنە گاتی ماڵ خەرانە نا پیاو لە کوێستانی هەری وایە دەردەچی وەنە بۆ ئەدێ بۆ چۆنە ناو هەیە کانی وشتیوە نەماڵەخوا بە زیادی حیبینی بۆ الحەمدولillah والله پێم خۆشە خار زۆر کردوون زۆرم کردن دوزەین کردن دوو زەوی دەباشە الحەمدولillah یا ڕەبی خوای گەورە ڕزقێکی بنێری بە حەڵاڵ و زەڵاڵی ئامین خوایە سەلامەت بخوا ئەدێ وانەیە کە بۆ میوانان چۆن زوو دێن وڵا باش ئەوان زەریان وەخت پێت خۆشە میوان دێن ئەرێ زیاتر دێن ینی دەماڵە خۆ بەقڕ هەماڵ خەزورن کەمەنا ئای هاوارە ئێستا پەیدانە بوو نەی دەکڕان و نەی دەکڕان ئەو کەم کردین هەر میوانجا شەوێت چۆنێرە خوێنکە شێت بێ مام عەشەین دیگو دەبێت شێ بەتانیان دەخۆوەگری وا کێ مام حەسەنی مام عەشەینەوە تا چیداری وەیە ئەرێ وەڵڵا قەدەوە نەبۆ نەمگوت بڵێ ئەم لێدە باشە باشە سێبەتانی ناوێن نانهانەری وای دێگو چەخچۆکم لێ شەوانە دێگو لاقت این وا هەڵدەلەرزن دێگو تووشی ڕۆماتیزمەی بووم ئەرێ وەڵڵا ئەدێ بۆ کارەبای چۆنن بەڵاو ڕۆن هەیە زانی ویانە گەت دێ بۆیە کارەبا ئای چۆنە من ئیوا بووم هێوانەیە کە خێر و بەرەکەتم وەنێ بۆ وەنێ جلکم شدوونەوە لێم دانا گەورە کارەبا پێی دڵم زان بڵێ ئەم وەنێ بۆ قەندە ئیوانە بڵێ ئەم قەندەوە ئێدە باشە باش ئەوە قەندە هێنا ئەوڕۆ بەس دەکە خۆی دەیگێڕێت وەڵای پێمان خەڵکی سولێمان خۆشیان لێ قەندە وەنێ بۆ ئیدە بەدەستەوەیە بەدەستەوەیە قەندە بەدەستەوەیە شەکرە پیاوە وەنێ بۆ جا من بەجێت دێڵم والله جا بەخێر سەرچای من دە خزمەت داین هەڕۆکردن دامان وەرەوەیرە نێدەوەکی سات ماشتاوێکی سات دەبەت بێنم ئایزادی منە دانیشتم لێرە ئەرێ وەڵڵا زیادە بریزەکەی کە خەریک قەندە وەرەتێکی وەرە قەندە خۆ بلیکەم بەڕاستە قەدیناکە ناتوادینەوە جا من بەجێت دێڵم ماسات لە بەدێنمە هەوڵ با سات بێ باشە ئەمن بەجێت دێڵم ئەرێنی چوویەوە هاي خەجیلە و خەیانم دۆزمەنی جەوجانم ئەو شەبەت زیدایکەکەت خۆ بکەوە مێهمایانم ئەو ڕەنگەت بۆوە زەردا هاي ماڵی وێرەیانێ ڕێوارە هەی ڕێوارە جوانیە هەی بەڕێوارێ دەیەبم لە موچەی بەرێدێ کافیر نیوەکە ئارێ دەیەبم تۆزیێڕی خالی زجوانیە کۆم عەیارێ دەیەبم هەی خەجیلە و خەیانم دۆزمەنی جەوجانم ئەو شەبەت زیدایکەکەت خۆ بکەوە مێهمایانم ئەو ڕەنگەت بۆوە زەردا هەی ماڵی وێرەیانێ قەندە بەڵێ 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 قەندە ئێدە بڵێ ئەم مانیەکە باشەوە ئەوە چێهەوە هاوبیر خوا هاوبیرە ئەرێ خۆ تاقەت نما کورە تاوی مەدێ تاوی مەدێ نێو کە دەکەوی کورە ئای کورە ناوە سێرا کورە ناوە سێدە بە چاوانت مرێ ئەوە چەندی جیتەڵەیە ئەوە خاران لێ دەکاتەوە سەلام عەلەیکم چۆنە چاکن بێ بزەڕەتن سلام علیکم چۆنی قوربان ئەحواڵت چۆنە خوشکێ چۆنن چاکن بێم زەڕەتن پورە شەمەوە توی تخوا چۆنی والله لەم نابوو لە دوڕەم زای سەرکێک لە بە ڕۆژەی لەسەر جێدناوە ئەرێ والله جا هەروە تخوا چۆنن چاکن بێم زەڕەتن پیرەدای چۆنە یا ڕەبی بەخێرێ والله چاوت ماجەکەم وەرە ئەرێ والله جا چۆنە من یارمەتی بدەن دێ
والله هاتو خارانكم ايه دور خيراني هاوي ورا شوف اي باش ئێستا سینگە ئەو پشتت بۆ دەلای من کرد وحانی دەڵی چێ لە قەبرە ئێستا وەرە کاکە وەرە تەماتەم بۆ سوور کردوویەوە خەندە یاڵا دەی ها شەر بێ منەکە پێشی هاتم لاندا بۆ ماڵێەوە يا هەر بەخێری کە لامدا پیرەدای خەریکی چێش لێنانێ بوو تەماتێکی سوور دەکردنەوە بۆنی ڕۆژەڕەیەک دەڕۆشتە خێرە سەر چاو تەماتێ خۆڵاتی دا ئەگە زووتر گوت با کۆرە بەڵێ شتە قورسەکەم بۆ لێ ئەمن نا گفت و لەفتم پێ بە هەموو دنیا هەیە وە دەزانم ئێستا هەموو دنیات لە بۆ منداڵ بە قوربانی چاو باشەوە ئێستا خالەکنەوە لەوە چکەنجی پێوە والله لە ساعت 5 بەیانی وەرە ئەرە بەخوای پارەی دەکات والله لەخوای بەزەوە دێ ساڵ باشە والله بە ڕۆژە 750 بەس لە قەلازێ لە 750 600 باشە و ساڵ باشە بەس نەخۆش خارەکەی زۆرە دەنا باشە نەخۆشی کۆرە باباسییان نەکەم لێ گەڕێ کۆرە ئەنواع نەخۆشیە خواگای لێ ئەوەندە نەخۆشییانە هەر سەیرە ئەرە بەخوا تاوە گەڵ زەربوونە سەیرکەوە گەڵ زەربوونە نەخۆشی گەڵزبوون نەخۆش نیمات بە قورحان وڵای ناسا کۆرە گە بڵێم نازام هەر دەچمە خوارە دێمەوە بەخوای مەسرفی زۆرە خەیاری هەر زۆر مەسرفی خەیاری باشە مشتەکەم بیستوە دەڵم خارە تا ئاوی سار بتامی خۆشترەوە باشترە ئێستا بۆ گەڵوەڕەس فەرقی هەیە لەگەڵ خوارە خەیاری جوانترە ڕەشترە کەشوهاکە دەور دەبینی باشەوە وانەکو بۆ کردووە مەسەلەن قەچران و بۆ داناوە هەمووی قەترێ ها سەیرکە ئەوم قەترێ گۆڕە ئای چۆن لە قوفڵە دەکەیەوە تا دەناوەکی دی نادێرە بە تەما پێمەڕەکان زمانی پێمەڕێ نەمانە بەرە بەخوایتەوە باشە خوشکێ تا چەند یارمەتی کاچی دەدەیت والله ئەوەندی لەتواناماندا بێت باشە شتێکی دی مەسەلەن وانە بووە مەسەلەن دەستە خوشکت بێنیان جادەرێ خاران و لەگەڵێوەکەنەوە خزمان والله ئێگە بۆیان گونجێ با بەسکەم ئەوانیش بۆ خۆیانیشە بەڵێ گەڵەمەوە خزمان لەگەڵ خواردنێنین لەگەڵ خواردنێنە بەڵام لەگەڵ لێکردنەوێنین والله ئەوانیش بۆ خۆی شوشتی دەکەن خوا بەڕاستە ئیشی چ دەکەن بۆ خۆیان خەیار شتیان دەدی شاری نانی لە مەسەلەی قەڵازێ بەزا بە سەفەر دێنێ بە سەفەر دێن یارمەتی دەدەن هەرە وڵاگە بێن بەس بۆ سەردانی دێن دەنا بۆ ئیش شتی نانە خاریان پێێ ناکرێنەوە با شو ماوە چی دیکە ماوە ئەندا ئەو بەشە بۆ نایە فەردەی تاودەی ها تاقەت نەماوە تاقەت تاقەت دەمێنی سەعات 11 کاکە داوا شوێنی سارت نییە ئای کوێر بمەرێوەڵە باشەوە سارەی چۆن بۆ دێوە لێ ڕابەچیان بار دەکەن سارەکە دێ توێتات پێیە هەرزانیان نەدەی ها بەخوا چەندی بڵێن دێکە خارەکەی بەتامە ناشیرن نییە باشەوە بۆ خاری ئێرە بەتامە مەسەلەکە چییە؟ جا لەبەر کەشوهاواکەی و ئاوەکەی فێنکە و سازگارە زۆر بە دەرمانیشی نادەنێ وەڵای کەم دەیدێنێ ئەماکتەر وەنە بۆ؟ بەسدا کیمیاویشتی دەدەینێ دەنا کیمیاوی دەدەنێ جارەکە کیمیاوی قەدەی ناکە نا ئەمە فێرین بە کیمیاوی وەنە بۆ؟ ئاخە دەرمانێکی هەیە دەڵێن زوو گەورە دەبێت ئەرێ هەواڵی کارێ جوانیە هەر خەتایە خۆدێ بوو شێ بە زۆری دای جوانێ چێ زۆرێدا ئارێدێ بوو دایکە پیسەکە جوانیە سەبەبکە ئارێدێ بوو های خەزی لەو خانم دۆزمەنی چەوزانم ئەو شەوەت دایکەکەت خۆبکەوە مێهمانم ئەو ڕەنگەت بەوە زەردا های ماڵی ئێرانە قادرە؟ باخم وا بەراستە؟ کۆرە نایبڕی ئای ڕۆ ئاوای بۆ دەبڕی سا دوو باش ئێستامە بۆ خۆن تێ کردووە باشە ئێستا وا دەبێ لێم بەرە قادرەوەم لێ وەگرە
باشە ئاوا دەبێ کوڕە لێم نا باشە ئاوا دەبێ ئەیگی ئەو بەدەوا بڕیوە کوڕە باشە سەخۆمە ئێستا تێم کردوی خۆت بۆ دەیبڕی بەجێژا ڕۆژیاوەکە بەوەیە وەرە دانیشە وەرە بۆ کوێ وەرە دانیشە وەرە ئەمن دەگەڵ تودا دەنیشمایم لێ ببڕی وەرە دانیشە دەگەڵتا نانیشم ئایم لێ چۆن وەرە دەگەڵ تو وەرە دانیشە پێک دێنەوە پێک دێنەوە وەرە دانیشە داڕبی ماڵخێرانە بێت چۆنی چاشی بەخێرەوە خراپی وامە بە وەرە ئیوا ڕۆنیشە دەی وعزت چۆنە چاشی قادر تخوا چۆنی چاشی بێم زەڕەتی والله نەمناسی ئەوە کوڕی عەسەنی تۆقی جێمەی دی ئاوی بڕی بوو گۆم زانی ئەوی بەزاتی حاڵت چۆنە بێم زەڕەتی داوای خزمەت دام ناقی ناکات تواوە کێڕاڵە باشە وەڵای من ئێستام تێکردووە کوڕی حەسەن دەی دەناسم بەستێری تو هەڕاستووە پێمەڕێ هێنا بڕیوێتی ئەوە نیم سەعاتە ئام لێ بوو دێت تەماتەم هەموو وشکوانێک بوون گەڵانم و هەڵوەریوە وەنە بۆ چی؟ نادەبێ بڵێ ئەم هەو پێم گوتووە قادر جا قەناعەتم پێ بکە پیاو دەزانی دەبێت چۆمێ پیاو دەبێت تەبابێ پیاو دەبێت دەگەڵ خزمە تێبێ وەنە بۆ کاکەچیت ئەتوو دەبێت دڵی هەموو خەڵکی ڕاگری بابم خەڵکیش تەماتەی کردووە هاوروێی کردووە بامیەی کردووە ئاخروا یان هەر بەتەیکی بە تەفاهم بێ بە تەفاهم بێ بەڵام تەفاهمی تێدا نییە باشە لە بووی وای هەرەگە کەیفت لێ بواە ڕاڵی وەرە پێمەڕەوی هەڵدە و بەلاکیدا و ئەوی دیکانەی پشتاو دەکەیت جاخر باشە جاخر دەبێت بە دەریێڵ تەفاهمێکی چاک بکەین و وەنە بۆ لە سەردانیشتێکی لەسەر بێت و بەتەبایی بێت و من نەزانی چۆنە یا شتێکت پێ بڵێم قەناعەتم پێ خزمەتی خەڵکی سوێنێم پێ خۆشە تەبانە ڕاست دەکەی وەنە بۆ کاکە ئەمن هەتا یعنی بەڕاستیت پێ بڵێم خزمەتی دۆستاتی ڕحم لە سوونێ هەرماوە پێ چۆنە تو پێت وانێ وابێ وایە بەتەکی ئایوا چۆن ئێستاکەینێ ئەو دو-سێ ساڵە بڕێک عساوینەوە تەفاهمێک چاکن دەمابێنێدا لەخوای بە زیاد بێ ئەرێ داگو پورەشە میوانێکی پێوەدا و دوو پشکە دەبێت چابوو بێ هەر ماشەڵا دەیگوی هەر پێوەدا و لنگی نەگرتن باشە وای هاتووە جا دوو پشکەکە دەپیسن دەڵێن حەوت وانێک بوو حەوت چوکڵە بوو پێوەدا بۆم نەدیوە والله دەیگوت حەوت چوکڵە بوو دەیگوت هەر پێوەدا کوتی پورفات بێ گیوانێ کرد والله ناشانم چاوت لێیە هەر دەمگو پورە پات والله لای بڕی بێش والله تەماتەی نەخوات بوون تەماتە هەر دەیگو ماشەڵە هەر دەیگووانێکی پشکویتی دەخوات کوڕ دەمگو پشکویتان مەخۆ پشکویتوان مەخۆ بابم گەرمە قوتاوی بخۆ بام ساوار فەرموو ئێستا دوو پشکەی پێوەداوە فەرموو مناحەی نەبوو مناحەیە چی پێ دەبێت مناحەی نەبوو دەیگو ڕاست و عەرجەکەوت ئەرێ والله نەچوو یەکنی نەچوو مێستا والله دەبێ بچین بەو خوای نەچین دوا دەڵێن کوڕەکەی وەک مارین پێوە دەدەن ئەگە خزمەتی بەهات و چۆن بێ والله بەکەڵک نا وەنە بۆ ئەرێ باشەوە ئەوە چی پێ دەڵێن نەخۆی ئەوە کاک سەلامە سەلامە ماشەڵڵا سەلامی پێخۆشن هەر هیوا دەکەی دەڵێ سەر چای وێن مەخێنێ ئەرێ کوونە پێستەکەی ویە ناوەڵای ئیوی نییە ئەدێ والله خزمی دەدیکانی جا باشە خۆ ئەوی چاو ساق خۆ دەبێ بێتەکەنی ئەو سەلامە تو نایناسی ئەو سەلامە وەختی خۆی لە شەڕی داحەش ماشەڵڵا هەر دەتبوو شۆفڵا سینگی بە دۆشکەی وەنابوو ئیهوە ڕاست دەکەی لە هیچ نەدەت دەرعی نەدەویست دەرعی نەدەویست جا ژوێراک داهەنگوو بیکەسی بەدەستێکی و ئارپێکی بەدەستێکی قەناعەتم پێ دەگوت ئەڕۆندا والله وانێکە ئەدێ شەوێ مەسەلەن سەردان ماوە لە سوونێ چۆن وەڵا چۆن چاک بەخوای شتێک کەم بووە لەبەر مەشغوڵیە و دەوامە و زەڕاعەتە و ئەدێ یاریە کوردەوارەکان تا چەند ماون لێرە هیچ هەر یەکشیش نەماوە پێمە هەر ئێمەلایکتی ئەڵڵاه وەکبەر هەموو ئیهوا دەکە ماندووە نانەی ماندونیا نا هەموو موبایلەکەیە موبایلەکە لە باتی یاری کوردەواری تاریکی دەکات و موبایلەکە دووار لێ ئای دەبرێت مرم ئەدێوانەیەکە خواردن خۆشە لێرە خواردن زۆر خۆشە هەروە دەکەی برسیت دەبێ جا برسی دەبی و خواردنەکە زۆرن و میوەیە و هەروە بێت والله هەڵسوڕانی زۆر هیچ ئینسان لێرە ماشەڵڵا وا هەڵدە سوورە هەروە دەکا وە خەباتێکە دەسە سەر نانی ئەمن دو-سێ ساڵ بووی نەخۆش بوو لێ عاڵی ئەوە یەک دوو ساڵە دێم وێرەکانە لە گرێ ڕاژوومەوە ئای دەبرێت حەبوشتیوانە نانەعبی کوێت دێشا دەبە چاوان هەموو مەعیدەم دێشا پڕە پشتم دێشا ئێستاکەینەوە گوێز ساخم ئای دەبرێت من معامڵەی لە چاو جار دەچێت کوارم لە شتیوان وەڵڵی بەخوای چی خوانی کانابێ جا دەزانی چ بکە زیاتر چت کردووە تو مەسەلەن تەماتە بامیە وەڵڵی هەندێکە منجیر هەنا ڕۆژانە هاتوونە فرۆشتێ نەگەشتوین دەم ئای کوێر من نەگەشتوین وەڵڵا زیارەکان ئێرە ئیفێنکە کەمتر دەگەن باشە هێندێکیشم تەماتە کردوونە و
پێم خۆشە ئەویش بەشی ماڵە خۆیان پێوە دەخافڵێن بوو لێرە خافڵان نرخۆشە وەڵڵاوە باشە هەنجیری لێرە بنێو بانگن بەڵێ ناسکن هەر دوو باشە دەشی لە دارن شی لە دار ئەجا ئەوە ئیفێنکە ڕاوی هەبێ ڕاوی هەبێ قەناعەتم پێ بکە دەڵێن نا هەر لە باتی حەبی مەحیدەی یەک ئەو یەکە سەلامۆکە ئاجا باش تەکت پێ بلم مەسەلەن بۆ نمونە دەڵێن هەنجیر هەتا شوێنی فێنێک بێ و کوێستان بێ دەڵێن هەنجیر لە بۆ خۆ ئیوا دەقەڵشی دەقەڵشی پایزان دەقەڵ ڕاوێ دەدا هەنجیر یەکشت پێ بڵێم نابێ شوێنی نە زۆر کوێستان بێ و نە زۆر گەرمی ئای هاوە ئێستاکەی سوونێ تقریبا نە زۆر کوێستانە و نە زۆر گەرمێنە هەنجیرەکەی وەسەتە وەی ژیان و قەوت وا هەبووە مەسەلەن وشکو کردبوون بۆ وەستانی ئەوە بەتان زۆر لێ دەزانن دیدەوە زۆری چاکی خوا بەراتی بیرەدای ماوە لە بۆ خۆلی دەزانن ئای شوێر بمەرێ وەڵڵا لە بۆ توێنێ دەگوڕمی باڵت خێرانی بێرێ وەڵڵا جا من دەزانی چی بیرەوەریەکەمێ لەو شوونەی هەیە ئەرێ بەخوایە تو نەبووبووی ئەرێ وەڵڵا جا هەتە گوێزەش دابووی قەناعەتم پێ بکە ئەو حکومەتە ماشەڵڵا هەرگەن دەهاتە خوارێ بەژیلیان لەو ڕارە چما سوودی هەموو پەرچ و گوڵاو دەبوون بۆ شاخی ئارێ وەڵڵا هەر نەفەرە و لە مندارەکەت بین دەنگی ئیفاکات بەتەوە ئەو ئیڤا زۆری مشکی دەبوو ئەرێ وەڵڵا جا لە هۆرە ڕازیمەی پێوە دەناوی ئادی ئەرێ وەڵڵا جا شەهیدیشن زۆرە وە خەڵکی سوونێ ئەرێ وەڵڵا جا بەجێت دێڵم نانا بەخوای بەجێت دێڵم چی چاکی جا ژوێ ڕاگرە ئاوکەم لێ نەبڕێەوە بەخوای نایبڕم لێ ببڕیەوە دوا عاجز دەبم بەخوای کاکە ماوێ دەبڕین کۆرە کوابری منێ ساو ئەمەت لە جێ ڕەبی ماڵت خێرانی بێرێ وەڵڵا کاکە ئەمە ئاوێ نابڕین جا ژوێ ڕاگرە ئەمە هاتووینە ئێرە خەڵکی مەسەلەن خزمەتی نوێکەینەوە ئێوە وەنە بۆ کاکەشت بە ذاتی خۆی ئەمە هاتووین لە بۆ خزمەتێ لە بۆ دۆستاتێ جا مەسەلەن دەبێ ژون و ژون خوازیشن هەر هەبێ وەنە بۆ کۆرە مەڵێ وە دەبرێت مرم جا من بەجێت دێڵم ئەوە هەرکوانێکمە چاو ساق دەزانم جا من بەجێت دێڵم لە خزمەتت دەبەر حەتو خۆشحاڵ بوو بە قوربانی خوا بەخێری ئاوێکی ڕاڵە خۆ بەش دەکا خۆی زۆر ماشەڵڵا حەینی دڵی زێدی ماشەڵڵا دەباشە ئەرایەمێ وایە زۆری سوونە چاوی نەبێت ئەرەجە لە دووری باوات جوانیە بووم پەڕە ئاوازە من بارەکە دەبێ جوانیە ئەلمۆدەگی تازە بەقای پێ ناکەم بە خودای چانی بێمە ئازازە های خەزی لەو خانم دۆزمەنی جەوزانم ئەو شەبەت زیدایکەکەت خۆ بکەوە مێهمانم ئەو ڕەنگەت بۆ وەزەردا های ماڵی وێرانێ جوانیە خەمەد بارمێ بێ ساوەڕە بەبێت و جوانیە بەزینهارمێ بێ ئەوە کۆچەکەرێت جوانیە کۆچی شەڕە دەبێ های خەجی لەو خانم دۆزمەنی جەوزانم ئەو شەبەت زیدایکەکەت خۆ بکەوە مێهمانم ئەو ڕەنگەت بۆ وەزەردا های ماڵی وێرانێ بيانا سغيتا لمير تاج الجوانية ورقرات غيتا لكرب ما رجوانية لو سبب بخيتا هاي خزيلة وخانم سلام أي سلام عليكم سلامة أنت شوني جاشي بيمزرتي وحشت شونا أو خزمة والله باش نسباس سلامة إذا بكيف والله الحمد لله وحشت شونا شاشي أو خليكي شي والله أوان دارن قلت مليرو كان توزك ران قلت توزك كان دابا أي رحمتي يا إخواني بجادي نقري ولا بابشيني برسي تخواتشوني سلام والله باش نسباس دم رزي كلي وبيردنا سلام لا درما بابا يتزبانم وحشت شونا أري سلام جان تخوا باش تكت في بلين فرمو ولا بلا أمين شكل بيسولن نپێستێکی لێیە بەڵێ دەڵێن ماشەڵڵا حینی دڵی شوێستانە بەڵێ ڕاستە دەمێ بچینە ئەو نەپێستی بزانین هەواکەی چۆنە و بزانین دەرەجەی ساردی چۆنە والله جاکو نەپێستەکە فەرموندا بچین تەماشاکەین والله فەرمو نابێ نابێ چۆن دەبێت ئاخر نابێ ئەتو برا گەورەی نیدی والله تو برای گەورە چەندە سەلام دادەی والله هەشتا هەشتم تخوا هەشتا هەشتی جا باش تەکت پێ بلێم
ئەو هەشتا وەختی خۆی شارەزایی و پێشکەوتم نا ناقەدە ناکە هەشتا و هەشت قەڵازەی گوێزراوە لە بۆ خەبات چوینێمە ئەرێ وەڵڵا سەلام گیان وەحزت چۆنە والله چاوتمان دەگەڵ گوندی چۆنی دەگەڵ سروشتی سونێ چوینی خوای بە زیاد بێ زۆر خۆشە الحەمدولله یعنی سروشتی گوندی فەرقی هەیە لەگەڵ فەرقی هەیە جار خزماتیش بتەوترا خزماتی لێرەکانە زۆر ئەرێ والله بە تەکید وەڵی سەلام داگوت خۆش چێوری خوێنێتەوە نەمان نەت والله لە خوای بە زیادی چاومەوە کوڕە دیگە گۆڵی گوندی هەموو دەرمانە خۆ خوای دەر جا خۆدە ژاوگۆڵ دەرمانی دروست دەکات ئەجا ئەرێ والله پێم وابێ هەر لەش دەرمانێتی تیشکەش والله سەلامەوە چ دارێکەوە ئەوە ترشە تخوا ترشە دادەی بزانە زۆر خۆشە دای ئەی بەتابەوە نەبوو ئەی پێت خۆشە ترشت پێ خۆشە زۆر دەوەرە سەلام گیان کوا کوونە پێستەکە والله کوونە پێستەکە ئەوەیە باشە کاک سەلام باشتەکەت پێ بڵم فەرموو ئەو کوونە پێستا مانای چییە بۆ کوونە پێستە مەسەلە کوونە پێست خۆی دەزانی چییە شوێنێکە زۆر فێنکە ئەو خانووی لەسەر کراوە فێنکە یعنی بۆ پەنیر وشتیوە پەنیر وشتیوە خەڵک دەیهێنی لە گوندەکان ڕا لە شارەکانش ڕا هەتاکو بڵێ دەیهێنی شوێنێکە جاتانە چی ناوی نازانین دەخۆ زۆر فێنک و خۆشە ئەیجا لەوێ لە قسەکان دەکەین کاکە فەرموو رحمەتی خواتی مایکەکەم لێوەگرە بەڵێ مایکەکەم لێوەگرە جا بڕۆ خوای توانێ والله چۆنە سلام علیکم چۆنی قوربانە حواڵە چۆنە با لە شوێنێکی دانیشین وەڵاهی فێنکە شوێ دانیشین وەربا دانیشین لێرە بۆمانەیە دانیشین وا پێم خۆشە ئەشهد ما بالله فێنکە باشە ئەو فێنکاتی چێ دەیدا والله ئەو فێنکاتیە ئاوی بە پێشدا دێت و بەهاقەت ئێرە کوونە هەڵ پێ دەڵێن کوونە هەڵم دەزانی چۆنە زستانە گەرم دەبێت کاتی سەرما گەرم دەبێت بەس کاتی گەرما سار دەبێت ئێستاشەوە هێستا هاوینە زۆر فێنکە وەکو بۆ خۆت دەیبین ئێستا لە ناوی چەند فێنکە هاوینانیش بێ بە هەمان شێوە گەرمە کاک سەلام باشە کاک سەلام ئەوە ئەو پەنیرە تا چەند دەبێنیتەوە دێرەدا والله ئەو پەنیرە خۆی بەهاران دێت هەتاکو بارانی پەڵێ بەڵێ ئەگە بارانە باری خەڵک وردە وردە دەیباتەوە چونگاتی لەو کاتێک کە باران باری ئەو جەوە دەگۆڕێ دەرەوە سار دەبێت ئێرەش گەرم دەبێت کاک سەلام ئەو پەنیرە زیاتر لە کوێ ڕادی بە قورحانجا لە کوێرە هەم گوندەکان ڕادێ لە شارەکان ڕادێ بگرێن لە منتیقەی خوارێ هەتاکو لە حاجیاوا و لە ڕانیە و لەو شوێنانەش ڕادێت گوندەکانیش ئەو گوندی دەوروبەری هەمووی دێت سەلام باشە ساوا دەبێت فەرقی چێ مەسەلەن کابراگە دەموجەمی دەیدایە خۆی پەنیری موجەمیدە دەیبەستی ئەو ئاوی لەنە ئەو پەنیرەیدایە دەموجەمیدەی دەیبەستی ئەگە خاویش بۆ هەمان شێوە هەر ئەو پەنیرەکە دەبێت بەڵام لێرەوانێ لێرە فێنکە ئاوەکەشی لێ دەچۆڕێتەوە ئاوەکەی وشک دەبێتەوە پەنیرەکە وشک دەبێتەوە ئاوەکە لێ دەچۆڕێتەوە دەبێتە پەنیرێکی وشک بۆ زستانە یعنی تامەکەی فەرقی دەبێت زۆر لەگەڵ پێ لەگەڵ موجەمیدەی فەرقی هەیە هەر فەرقی زۆر موجەمیدە خۆی چۆن پەنیری بەتەڕی داوێ هەمان شت ئەو پەنیرە تەڕە دەبێت ئەگە باستی ناوەڵی دێروکانەدا بەڵام سەرەکەشی هەر فێن کە ئێروکانە بە حقەت تێدانە نووسین بەڵام زۆر جار هەیە کە هاتوین فێنک بووە دەنا وەکو نووسن ناوەڵاتی دانە نووسم بە قۆرحان هەموو شاخە هادی قەت بگرە وەکو چاوتەوە مەتیقی دو ئێستا کوونە پێ هەڵا دەڕوا بۆ سەرێ ئەو وەک ئەشکەوتی وای پێ هەڵا دەڕوا بەڵام بە قورحان بە زەحمەتە ئەوانێکی باشە کاک سەلام هەواکی فێنک دەدەڕدا ئەو کوونە بەڵێ هەرە وەڵا بۆ سەرێ دەڕۆی بۆ سەرێ زۆر دەڕوا بەخوای تەقریبی تۆزێک دەڕوا زۆر نییە بەڵام دەشڕات ئێستا ئا پەنیرەکە هەموو زیاتر لێدا نراوە ڕاستە کاک سەلام بەسەر کابرا ئەوە بەدەبە دێرەدا یان مانگانەیە بۆ یەک مانگانە چۆن ئەگە بەهارێ هینە یەک کەڕەتی پارە وەردەگرێت ئەوە نییە بڵی مانگانەی مانگی بۆندەی و مانگی بۆندەی ئەوە نییە ئێستا تو بەهارێ دەیهێنی تا پایزی دەبێ و پایزش بە گوێرەی گەورەی گچکەی دەبەکەیە هەیە بە کیلۆشەیە گوێت لە کیلۆژی بۆ خۆ سیعرێک لەسەردادنی و کیلوی بەوەندەیە باشە مەسەلەن ئەمنەوە 50 کیلۆم هێناوەتە ئێرە چەندم لێوەدەگیرێت جا وەڵی ئەگە بە کیلۆ بە کیلۆی 750 دینارە لەو بابەتەیە تقریبی با گوێرەی خۆت سیعرەکەی دادنی گوێتێ بە سیعرەکەش دێ مناسب بێ ئەوە نییە بڵێ بەدڵی خۆت سیعرێکی هەڵدەی دەبێت لە قەدەر شتەکەی بێ بۆ نمونە کیلۆی 750 وەردەگنی گوێت لێ جابزانە 50 کیلو 50 چەند دەکات
کاک سەلام شتێکی کا ئێوە تاقە شخصێکیان دووسێنەکەرانە والله ئەوە تقریبا ئی چوار بەرە بابانە بەڵام ئێستاکەنی زیاتر بۆ چونگاتی کوڕیان پەیدا بوون وانێک بوون ئێستا ئەمن بە شخصی ئەو ساڵەکەنێ سەرەی بەرەبابی ئێمەیە بەڵام ئەمن ئیمامم لێرەی لە جیاتە من لەوانەی من 4 ساڵ 5 ساڵی کە پێچی تا سەرەی بۆ خۆم دێ باشە کاک سەلام لە سوونێ هەردووکنە پێستی لێنیان زیاتر ئیکەی لێ والله وەکوونە پێستی ڕسمی هەردوودانی لێن لە سەرێ شوێنێکی دیکەی لێ بەس ئی ڕسمی نییە بڵێن خەڵک بەس شوێنێکی ئاوە زۆر فێنکە و خەڵکەیە دەیباتێ شوێنێکی هەیە فێنکتر ئارێ وڵا بەڵسکوونە پێستی ڕسمی نییە بڵێن خەڵکی بێیان دوستیان کرد ئەرە شێرێنێ دەڵای قەنداوی مانەگە هەڵدیە لە ساوی وەختە بمرەمە لە تاوی جاگرفتارم بە داوی ئەسیرم پابندیویم ناوێرم بیڵم ناوی وە خەرینگە 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 خەرینگەی باز نەکانی جا دەڵم بەمەدەیە ماچیەک بەن و بەینە وڵا جوانیە چی؟ وەرە بزانەوە شووتێکەی شتووە ئاهی ماڵە خەرانێ بوو باشە بۆ ئادە نەڕێنی خوا شووتێکە ئەوە تاوەتە دابێنە سەلامون عەلەیکم عەلەیکم ئەسەلام چۆنی چاشی بن بەسەلامەتی پێم جەرە خزانشدان چێ یانیکە بڕی ماڵ خەرانە بێنێ وەڵڵا چۆنی وەعزت چۆنە چۆن بەسەلامەتی باشەوە بەکن دەرچێوەدا هاتم بۆ نەتگوی فەرموورە چاشی وەخۆ دۆنە و پێم گوتی دۆنە چاشوی خواردەوە کوڕەمە کەنگیم چا خواردوتەوە نەماڵێەوە کوورەوە تا لە ژوورێن خواردەوە چ بوو ئێجا خۆ باشە تو بانکت نەکردوم ڕەبی ماڵت خەرانە بێ کوورە دەوەنیا من گوتم وەرە ژوورێ والله ڕازەکەی تو بووی جا خۆ جووتکە کوردێت لەبەر نەبوو ئێستا دەڵێ هەمبانەی ماڵت خەرانە بێ خۆی دەکەس بوو ئەو کاتی ڕۆناڵدۆت لەبەر بوو ئارە وەڵای ڕۆناڵدۆم لەبەر بوو ئێستا خۆم گۆڕی بۆ دیلکە کوردی ئای هاوارت لە مندا دەی واللهی بیلاوەتە لای داهستە پێ دەڵێ جرواوی ماشەڵڵا و هەموو گەنجە چند لێتن دانیشەوەدا لە بۆ تۆکە پێدانە دێنە حینی دەڵێ بنێشتی جرواوی دەدانیشەوە وەعزت چۆنە بە خۆشەویستانە زیزانەوە سوورە چاو لەولاکە چاو لەولا ئەوە سوورە خەپەی پێ دەڵێن سوورە خەپە خەڵکی سوونێ ماشەڵڵا دەڵێن جادەی دەگری ئیژوە دەڵێ هەت کەسێکی پێدا دەڵێ بە زیاتری خوای ناڕۆی تا چای دەخۆی نەماڵێمە هیچی بە ماڵەوە نەهێشتوە نەقەت نەشەکرد نەبرینت نەڕۆن هەچی بێوێ داوێت دەڵێ فەرموو وایان نا بەڵێ وەڵڵای شتێکت دێنێ و چاوانی ڕادیا دەبێت سەرۆک کۆمار کوورە دەبمە سەر کۆمبەر سەرۆک چی؟ سەر کۆمبەر دەبێ سەر کۆمبەر باشە وەڵا پێم خۆشە ئەدێوانێ کە وەعزت چۆنە وەڵا عیبم نییە دەنگی شمشاڵەکی ناوە بابمە ئەگەر شمشاڵ لێت دەمار کوبڕا دێتە دەری بەڕاست حەنی ماری کوبڕا ئارە وەڵا ڕبی ماڵ خێرانە بێ ئەرێوانێ کە تا چەندت خوێن بە وەڵا دەچم بۆ 5 تخوا بەڕاست زیرێکی بڵێ ئارە وەڵا ئەو ساڵ دەچوویت ئارە وەڵا دەرنەچوم بۆ باشە شتەکەم بیسوێ دەڵێن پەتاتەی پیشاوت زۆر پێخۆشە شتی بە هەیە کوورە نەوەڵا خۆش نییە بەڕاستە دەچێت پێخۆشە وەڵایی هەر گرنج و تەماتەوە لایەنە جاوە ناکا بڵێ تو پێت ناخۆشە جا بۆ مش پێم خۆشە کاچی بن هەستە شتی بێنەستە چاقۆکە دیکەوە دێ لەبەر ئێکوا چاقوکە چاکە جامە شوتیان دەناسم ئەوەی چی باشانە هەنجوینێکت خوات بێ خەپلە ئەدێ وازت چۆنە خەپلە وەڵا عیبم نییە گۆرانێکی بڵێ وەڵای گۆرانی نازام کوورە نازام کاکە نازام کوڕە شتێکی خۆش کوورە بۆڵا نازام لە مەکتەبێکی چیت نەگوتووە نەوەڵا دەستە باڕۆ وەرە باڕۆ وەرە شوتێکن بەس دەکا وەڵا عیبم نییە ئەدێوانێت کە چی دیکە و کردووە لێرە لە شوتی خەیار و تەماتە و شتیان ئەدێوە چی دادێەوەی لێوەکەەوە چێ بەوەی دای ئەو کرۆزیێت چیە باشتەکەت پێ بڵێم ئەوە دەزانین تیا لەگەڵ چ خۆشەوە ئەوە لەگەڵ ترش و لیمۆنجوو خوێ وەڵا زۆر خۆشی خواونە بۆ سوورە دەڵێن سەر و پێشت پێ خۆشن نەوەڵا خۆش نییە ئەدێت پێ خۆشە وەڵای هەر لا برنج شتیە دا باشتەکەت بۆ ژێرم مامەتمانی دەناسی خۆ مامەتمانی بابی منای تەمسیلان
چۆتە بەریتانیە ماشەڵڵا دەڵێن پەتاتەی پیشاوی دەدەنێ دەگەڵ گێزەری کوڵاو ئەرێ وەڵڵاهی پێ بکەنە پێڕ سوورە ئەرێوانێکە لە خزمان چی ورێنی جێکە لێرە لە ماڵان وڵای بورم بورێ ئارە وەڵا ماڵانی شوێیە ئەوتە ئارەوەتە لێرە خوا بەڕاستە ئارە وەڵا زوو دێتە ماڵێ زوو دێتە ماڵێ ئارە وەڵا حەبینی بە زوزوری لەوەرە بەخوا لەوانی شوتی پێخۆش شوتی بنێ بۆ دابا بچینە فن بای بزانین چ دەزانی داوەرە بۆ دەنگە شو چاڵەکەوەتانی خۆشوتیشی لێنە ئەها سەلام عەلەیکم شۆنە ساکن وەشوتیشی لێنە وەڵڵا تم لە وەشوتیشانە بۆ بەرم سەلام عەلەیکم احمد الرجال لا والله داني شاء الله شتي يا اخوان بخير واحد شلون باتان داني باتان داني وعزو شلونه والله ما باش ايوه شلون باش سلامة شو لا والله ولا مجلسي اكيد ولا ولا مجلسي ندي يا مدرسي ما يصلي ليرة هيجي ولا داعي شي داعي مجلسي يبينا بينا هو ميدو حاولوا شلونه والله صباح زين باش سلامتي ها نيملي قلخان شوني واحد شلونه شاشي بيم زرتي كاك احمد ونبو بالله كاك احمد سلام عليكم سلام عليكم شخصيني في هو بري والله هو خلاص شخصه تخوه شوني يا ريت شاشي بيم زرتي تما خويا جوده هاي هاوارت لمن بير بوي اتودي اي مالك انت وين دي جواني انا عندي جوان اسمي الله تراشي وندلت بيري 6 ساعه عمري توم ايه بخي نرزاني وبيردناك والله دار عندنا لشاقي ما مندي واي دقلم نبوي لوي لا والله وسين دقلم هو وشين بوشين يا مشاكري وشين يا ريت بخير بتما اخوي يوم زرتي هربة تما هذه بس شو خريشي والله ببيشي هذه قالوا قالوا والله بيبنا اخوي لا يا اخوشا خالني شناك اشتكتني نيا هيك اخوه هذه هنجير هيك هاش عشابات يا اخوي عشابات يا اخوي شويه مسوره قلت ليها والله يكشتمني ورينا كاك احمد جن حالت شو والله صباح زين ممنون يا احمد نيني وسينا اخلي خوش شيء ثاني كذا لا ده باشا كاكا كاوسي بلى جوابينا وسربي بزانمتو چەند ساڵە ماڵت لە سوونیە والله لوتي هم ليرة لەوەتی بابوو باپیرت أرى والله هەموو لێرە أرى والله پێم خۆشە ئەدێ مەسەلەن چت هەیە باغ و باغا والله أو باغي كإسا لناوي داري شنو يما ئێتەوە چی تێدایەوە زۆری والله جا هنا تدا وهند جوز تدا وانجيلي تدا ئەنجیری تێدا الله شاتو تدا یعنی توردستانانیش لێرەی أرى والله پێم خۆشە ئەم شتەکەم بیست دەڵێن ڕێ زەڵێ دەبێتەوە تا چەند ڕاستە والله لو تهي أقرأ باصي للسنة بس استاش بحقد شو كتسويه كان كدوا دخوا رجع كذا بتوي أنا بتوي نازانم دخوا تحسن رأسه والله بحقد دنقول السنة ڕازەکەی باشە پێتوانێک ئەو ڕێ ببێتەوە ئەو مەتەقەمە دەژیتەوە بري والله يعني بالتأكيد زوجتي باشا بري والله جا تو داواکاری چێ بەرامبەر مەسەلەوە چاوی کامێرەیە ئەو هەموو بەرپرسێک دەیبینێ و بەرنامەی من والله جا شتێکت هەبێ لە بۆ حکوومەتی مەسەلەن بۆ نمونە بڵێن وڵا کاکە من پێم خۆشە و جادەوە بێ یان ئەو ڕێگا بالتأكيد بو همو يعني هم بو رجالات كردستان شو هم بو باشوری كردستان اشتيك زور باشا بو لو كاتش تبع تايبت باري ابوري خلقي زور لاوازا بيسا يعني برسكاني هرمي كردستان داوان دكم بزوتني كات هول بدن او رقا بكرتوا تجاريه اروا تجاريه باش ويسان بس لويا ري زل تجاريه داوا لبرپرسان دکا مثلا دنگی خوی دگینی تا تلویزیونی دروازه کله بوی بلاو کنوا داوا ولید دکا که مثلا او رگای پری پیبدن زوبی کنوا بله بله جامه پین خوشه من خوشویستان دیاره لدور راجویم لشمشاله بو دیار بو دگل خپشوری ونه بو خپشور دبرت مرم كتمو شمشاله تی باب ما جا پیم خوشه جاره جوین شمشاله بجا دوا دینو نیو گفتگوی جام پیم خوشه هواكي حولا بايجان ليدي دمك اللي دابراهم لا فولكلوريك زور خوش كون شبه قد بلام هندش تاقل لي عند ابراي دبيردشتوا باوي بمرولي 8 شو والله او تكنولوجيا مش مشتكي خلاص انا والله مش تاني لبين بالدراسه جا خوش يسام بيم خوش لجبيو لحولا بايجان بي دبرت مرم يلا
نمێنم جا ئەو شاخ و داخەم هەموو بیر هاتەوە کە تێیدا دەگەڕام لە بۆ ڕاو لە بۆ ڕاوەشکارێ وەنە بۆ مامجوو ها جا ئەو شاخەن لێ ژیراون دەناوانە بوو بۆی عیرانێکی بۆ نادێ لە باتیان جا باتی بێشم شاڵێ ئەمن لە بۆی دەڵێم ئەدێ تو چن لە بۆ دەڵێ وەڵام بەخێرات نێت دەکەم ئەمە چاوی تو ماش دەکەم ئەمن دلێ بڕای بەخێری چاوت ماش دەکەم دەڵێم تا چەند خزمەتی ماوە لێرە خزمەتی قەناعەت کە لێرەکانە موویتەوە ناچی هێندە بتەوە لە دەستوری قەدیم چاتر هێندێک بەس ئەیم بە بای لێ گوتێ کردووە دەنە بەخوا یەک عیبی نییە جەبابینم زانم تو باغ و باغاچت هەیە وەڵا جامیشێ دێکم باغ و باغاتەوە کە هەیە کوڕێکی دەوڵەمەند دەبێ ئەوی دەمرێ و دەوڵەمەندە دەوڵەمەند ئارێ بەخوای پوری خۆم بابێ مەکرد زانم جەنابەت خزمەتەکەی ئێرە پێچووە وڵا لە خوای بە زیاد بێ زۆر خۆش میوانن زۆر دێن لە خوای بە زیاد بێ ئەگە میوانە بێ خواردنە کوردەواری داوا بکە چی بۆ لێ دەنێ جاگەر دستان بێ قازی لێ دەنێن دۆڕۆنی لێ دەنێن هەیە داوای دۆڕۆنێ دەکا ماشێنێ توزانم هەموو شتە قەدیمە قەلا ماڵە کاوسێنێک لەسەر جادەیە ماشە پرنجکی بێ دەکەون نەگەر وڵا جاو پرنجکە هێند خۆش نەکەرە وڵاتی دەکەم میال بە میوانان خۆشە ئەوە تا سوورە سوورە دەڵێ دەملی دەکا دەڵێ ناڵێ بڕۆی بە قوربانت بم لێ بۆ نائێرە ئاغای ئاغا دەبەریم بەرم جا خۆ دەبێ ئاغاکن دەباتەوە بە تۆ بزی خەڵکی دەباتەوە ماڵە تازە یەکدین ناسی جات بەرت نادە بێ چەقوێ بینی ئیوا بەدەستی خۆی دان خوێنان تێکەڵاو دەکەین باشە دەبینە برا ونە بۆ جا بلێ هەر براین چۆن ناوی بلێ هەر براین فردێ مەبرانینە ها داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم بۆ پاراستنی ئاژەڵە کێویەکان هەل ئێستا قۆڵ هەڵماڵی قەدەغەکردنەکەی تند کات ڕاستەلا لۆرە ئێستا وڵای بڕۆ لەو شاخەی بگەڕێی کەوێکی نابینی مزنە کێوێکی نابینی بە خۆشیەوە بچی لەو شاخەی بگەڕێی کەروێشکێکە نابینی ئەو شتانە نابینی ڕاستی پێویستی پاراستنەیە هەم لە ڕووی دەرەختەکەیەوە هەم لە ڕووی ئەو شتەکەویانەوە بەڕاستی پێویستە حکوومەت ڕۆڵێکی باشی هەیە بێڕاستی بەحەقەت خۆ ئێستا هەر باشترە بەحەقەت لە جانە باس بەخوای ئێستا پێویستی پێ هەیە پێویستی پاراستن هەیەەوەڵە پێم خۆشە قسە جوانت کرد بەڕاستی ڕاست دەکەی چۆن ئێستا پاسەوانی سنوور هەیە یان ژینگە پارێز هەیە دەبێت بۆ خۆشمان بیپارێزین باقەت میلەتی مە بەڕاستی بۆ ژینگەی پارێزیە پەروەردەیەکی ژنی پارێزی نییە هەوەی هەیە ماشەڵڵا هەتێک دەرە لەباتی بیپارێزی بەڕاستی تێکی دێدا لە باتیان ئێستا بۆ نمونە خەڵک وەڵڵا ئێستا زۆر خەڵکم دوایی تەلەبەی زانکۆی دێت ئەو ژینگە جوانەی پیس دەکات لەبات شتەکان کۆکاتەوە لەگە خۆی بێتەوە ژینگەی پیس نەکات بۆی کەسێک کات هەمان برایمە هەمان کەسی ئەو شتانە بەجێ دەڵی شتێکی ناعەز و ناشیرنە بۆ وڵاتەکەش هەموو هەموو شتەکان خراپە ئەوجار لە ڕووی خزمەتی گوزاریە بۆ لادیەکان بۆ کشت و کاڵ پەرەپێدانی زۆر کەمە ئێستاکەین ئەمە وەزارەتمان هەیە بەناوی وەزارەتی کشت و کاڵەوە هەتا ئێستا کەسێک نهاتەوە بەناوی وەزارەتی کشت و کاڵەوە بێ سەردانی ئەو فەلاحانە بکایە پێویستیەک شتێک ئاسانکاری بۆ خەڵکەکەی بکات کە خەڵوی بژێ ژیانی خۆی بەڕێوە بەری هەموو خەڵک چاوی لە معاشی نەمێنی ڕاستی بەڵام حکومەت بۆ خۆی وای لە خۆ کردووە خەڵک چای لە معاشی بێدەنا خۆڵی هێدەشتن ئێستا ئەوەی کە برەی پێرادێ بەتایبەت بەشی کشت و کاڵیە بەشی ئاژەڵداریە ئێستا شتێ بکەم حکومەت هاوکارێکی وام نەکا بڵێ بتوانم سەردانتان کردووە داواتان کردووە بەخوارە وڵا داواش کراوارێ وڵا داوا کراوە دەبێ ئەوانە ئەنی بێن سەدای لادێکام بکەن داخۆ خەڵکە ژێژیان شوێنم بەڵا خۆ دوور دەگرنەوەوانە خۆ دوور دەگرن ئێستا بوو مەسەلە و جادە و ڕێگا و بانانەش بەحەقەت ئێستا کەندی کۆسپێکی زۆر دەجادەکەمان کەوتە پێمان خۆش حکومەت ئاورێکی لە بداتەوە ئەنینەوەژەنی بکاتەوە لە ڕووی خوێندنەشەوە پێوان خۆشە مەکتەبەکانمان بۆ چاکات پێویستی بە چاکردن هەیە ئەرێ وەڵڵا سەرسنەوە بەفرێکی زۆری لێ دەبارێ ئەو جارەکانە لە ڕووی بنکەی تەندروستیشەوە بەحەقەت کەمتر خەمێکی تێدایە سای ئەماگەنە خۆشێکمان بوو لەخوا بزای پەرسارێکی لێ لێرەکانە بەڵام بۆکو پێویستی خەڵکەکەی نییە پێویستە بەردەوام بنکەیەکی کراوەی لێ بکەی تەندروستی ئەو گوندانە و دەوروبەرە هەموو ئیسفادەی لێ بکەن هەموو خەڵکە هەموو دێت بۆ ئێرەکانە ئیسفادەی لێ دەکەن لە وەعزانە فقط پێوان خۆشە 24 ساعت بنکەیەکی تەندروستی لێ بێت ئێستا ئەمە دوو پشکێکمان پێوەدا بۆ نمونە مار بیگەزێ سەگ بیگەزێت هەر شتێک بێت دەبێت بچێت بۆ قەڵازێ
ئەرە وڵا لێش چارسەیەکی سەرەتایی نادەی بچی بۆ سلێمانیا بۆ هەولێر ئەرەوەڵا زۆر زۆر بەخێرمێن بە خێراتنی کەناڵی دەواازە یەکەم زۆر زۆر بەخێرمێن. ماشەڵڵا سروشتێکی ئەوەندە جوانی هەیە پیاو بێزار نابێ دێنێو هەناراندام دێنێو هەنجیراندام بەس نازانم ئەو هەنجیرەی لە شوێن ئەوە سەلام نییە دادەی باشۆقە قەولی بە مندا یەکە دنیا بێرە داهاتی بدەت بمە نێو هەنجیران خۆ خۆشەویستان بڕەکە هەنجیران نەخۆم بە کەڵک نا دەڵێن هەنجیرەکە بە نێو بانگری کوێستانێدا سەلام قوت ئەوە لێرەی خوا بەراتە سەلامون عەلەیکم کاکە سەلام جان چۆنی چاچی بێم زەڕەتی وەعزت چۆنە باشی سەلامەتی تەواوەکەی فی سپاست دەکەم خوا هەنجیرەکە گەیون هەنجیرەکە گەیون باشە تو قەراروانە بزووتر بێ بەرێ وەڵڵا ماڵەمانەکەمی ناڵبەندەکەم منێ چوون بەسەرم کردنەوە کوێ وەڵڵا مەخوای ناڵبەندەکە شتی وان نییە وەعزت چۆنە وەڵڵا باشم یەخوا بەخێرەوە لەگەڵ هەنجیر خواردنێ چۆنی وەڵڵای جا چ بکەم وردە وردە خەریب بوو هەنجیرم دەخواردن هەر چاوەڕوانی توش بم بێەوە خوا بەڵاتڕە هەنجیرەکە دەخوا پێ چۆن وەڵڵای ماشەڵڵا هەنجیرەکە لە سوونێدا من هەنجیری وا بەتامم نەخواردووە بدە بەتامن باشە باشتەکرد بێڵم کاک ئەو هەنجیرە هەنجیرێکی پێ دەڵێن وەڵڵاوە هەنجیرە میرانەیە میرانەیە ئەرێ وەڵڵا بەڵام هەنجیرە میرانەش خۆی چاک و خراپی هەیە بەڵام بە عیسا وانە دانستەکەنە چاکن وەڵڵای باوکم ماشەڵڵا هەدەڵێ شانەی هەنجوینەیە وەڵڵا جا بە سوودیش باشە ئەو هەنجیرە بۆ هێندە ناسکە مەسەلە چیە بە قورحان جاهی ناسکەکەی هەوڵای هەر دەبێ ئەو هەواکەی بێ هەوا ئەو هەیەکەی و ئەنجار وەکو پێ دەڵم هەنجیریش فەرقی هەیە هەنجیری هەیە زۆر بەتامە زۆر ناسکە یعنی هەنجیرەکەش دەور دەبینی بەس کەش و هەواکەش کەش و هەوای سوونێ فەرقی هەیە لەگەڵ زۆر شوێنان وەڵڵا فەرقی هەیە کاک سەلامەتی و هەنارە داوەرە وەڵڵا جا هەنارەکانیش ئەو هەنارە ئیشوێ و چه هەنارێک زیاتر دەبێتێ وەڵڵای ئەو هەنارە هەموو لای تێدا هەیە دەی بە خصوصەن لێ شوێنم ڕانەهینە
هەنارەکانیش وەرەولا هەنارەکانی شیرن گەورە گەورە دەبن وێستا زوویە دەنا هەموو هەناری گەورە گەورە ئەوانە ئەوە مێخۆشن یان هەمووی مێخۆشن باشە کاک سەلام وا هەبووە سرکە و دروست کردوێ بەڵێ ئەرێ وەڵا سرکەی دروست دەکەن ئەرە وڵا دووسێ بنە هەنار نە ترشن تایبەت بۆ سرکەیە تایبەت بۆ سرکەیە بەس بۆ سرکە ئەرەوان بەڵێ ئەرێ وڵا باشە سرکە زیاتر لە هەناری شیرن دەبێت یان لە هەناری ترش وڵی زیاتر لە هەردوو لای دەبێتە بە زیاتر هەنار ترشەکەی بەکاردێن بۆ زۆر شتان بەکەڵک دێ دەبەرە با بچینەوە ئەولا چی کرد کردوەرێک گوێز و شتیواتەیە گوێزیشم هەنا لە کوێن گوێزەکە وڵی گوێزەکەم لێرە نینە لە سەرێنە وا ئەرێ وڵا هەر بخۆی نەمامەکە و لولەش کراوە نەماخوا پێ نەگەیوە جا من کاک سەلام دەمەوێت جارێ بە تۆزێک لەگەڵ کامیرەی قسام کەم تو خەریکی هەنجیران بە خۆشەویستان ئەزیزان کاک سەلام وعدی پێدا بووم کە بمباتە نێو هەنجیران هێندە هەنجیران خۆین خواردنەکەش ئەوەیە کە مەسەن هەنجیرەکان بناسیێنین ئیدیەوە بۆ خۆی باسی کرد جامن لێرە کۆتایی بە بەرنامەی ژیانی جاران دێنم تا بەرنمەیەکی دیکە و گوندێکی دیکە بەخوای گەورە دەسپێرم. چاوی شەهێن و بازە کار لە کارێت رازە غەمە بەرم بێ ئەندازە دادەبەر لەو سنەکە دەمرم هەر دەڵێکانی و ئەوزە چاوەڵاغی دەسەرجێڕم هەتا سەرپەرێدی تازە ناوێرم نێوی بێنم تۆز و چەک بێ مەجازە بۆ خەرینگە 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 ئەخەرینگەی گوارەکەی ئەرە دەستەمە نەبەرەدووە هەی بۆ شەمامەکەی ئەرە بۆ شەمامەکە تقبل بكنا لو كارا بابي زنداني كردوا او رسيمي خاردرا ناوير بيت جوانيا وسطو قرا والديارا ياخدا اقا داري بيا سجارة او شيخ خيبيرا وخرينجا خرينجا 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 يقواركي ارى دستمنا بردوا هاي بو شمام